یاریەکانی هەفتەی 22 خولینابی کوردستان بەردەوامی هەیە و لە دێربی پیرمام ئارەڕات و پێشمەرگەی هەولێری ناوەڕاستی ڕیزبەندی بێ گەیشتن. یاریەکە لەسەر یاریگای یانەی ئارەڕات ئەنجامدرا. لە نیوە یەکەم یاریەکە ئارەڕات باشتر دەردەکەوت، ڕێگای بە پێشمەرگەی میوانی نەدا نزیکی گۆڵەکەی بکەوێتەوە. لە بەرامبەردا دلۆڤان لەم هێرشە نزیک بوو گۆڵی دەستپێک تۆمار بکات، تۆپەکە ڕێگای گۆڵی نەگرت. لە خولەکی 18 یوسف سەعیدی ناوبشوان لێدانێکی سزای بۆ ئارەڕاتی خاوەن ماڵ ئەژمار کرد. دلۆڤان شینۆ سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵ یەکەم و پێشکەوتنی ئارەڕاتی تۆمار کرد. ئەمیر ڕەزا دەرفەتێکی باشی لە پێش بوو بۆ زیادکردنی جیاوازیەکە، لە دەستی دا و دلێر حاتەمی گۆڵپارێز کۆنتڕۆڵی تۆپەکەی کرد. هێرشەکانی ئارەڕات بەردەوامی هەبوو، بەڵام نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لە نیوەی دووەم یاریەکە پێشمەرگەی هەولێر بە دوای گۆڵ یەکسانیەوە وێڵ بوو، بە چەند لێدانێک هەوڵی گۆڵ تۆمارکردنی دەدا، سەرکەوتوو نەبوو. ئارەڕاتی خاوەن خاکیش بەرامبەری دەستەوەستان نەبوو. یاریەکە تاوەکو لە کۆتایی نزیکتر دەبوویەوە لەسەر پێشمەرگەی هەولێر قوڕستر دەبوو. ناوبشوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و ئارەڕات لە یاریەکە براوە بوو. پێشی سوپاس بخوا دۆڕانە بردنەوە بە شەکل یاری ئەمڕۆ سەرکەوتو نەبین لە یاریەکەدا بەڕاستی لێک هێرشی پێچانەدا بە لێدانیشتی سا گۆڵمان خوارد. بەس بە ئیجماع یاریەکە هیچ یعنی هیچ جوملێکی تەکتیکی هیچ جوانیەک یعنی ئەوان دەرەدێت لێرە تەماشای تۆپ پێ دەکا بەڕاستی هیچ شتێکی تێدانێت تەنها خۆبەردانەوە یعنی هۆکاری ئەوانش هەمووی لەگە ڕێزم یاریزان نییە ڕایەنەرە ئەگەر ڕایەنەرێک صاحب قرار بێت ناڵێت یاریزانەکە لە ترسی 5 دقە و 10 دقە ئەو هەموو دقەیە بکوژە سەبارەت بە یاریەکەش بەڕاستی ئەتوانم بڵێم یاریێکی خۆش بوو تا ڕادەیەک دەستخۆشی لە یاریزانەکانش دەکەم کە هەتا دوا خولەک پارێزگاریان لە گۆڵەکەی خۆیان کرد و کە توانیمان سەرکەوتوو بین. یانی ئارەڕات بەم سەرکەوتنە کۆی خاڵەکانی بۆ 29 خاڵ بەرز کردەوە و بە کاتی هاتە خانەی چوارەمی ڕیزبەندی. پێشمەرگەی هەولێریش بە 25 خاڵەکەی لە پلەی دێم مایەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.